وەزیرەخان جۆت لە دەنگمە بەڵێ دوو پرسیارە دوهات یەکێکی هاوڕێ جاسم خێلانی پرسیارەکات ئەرێ کۆمەڵای ڕەنجەران لە کاتی شەید ئارام و لە دوای شەید ئارام چ گۆڕانکارێکی بەسەرات کاک عوسمان ئەحمەد دەڵێ شەید بوونەکەی ڕۆشن نییە بۆ ئەبێ شەید بوونەکەی ڕۆشن نەبێت ئەم دوو پرسیارە دواتوە فەرموو. بەڵێ ئەوە بەڕاستی زۆر یعنی هەموو کەس دەرێک بەواکە هەر لە دوای شەهیدبوونی ئارام کۆمەڵە شتێک بووە لە پێش شەهیدبوونی لە کاتی کارکردنی ئارامە شتێکی کردبووە بۆ نمونە ئارام ئەوە تا پەیڕەوی ناوخۆی هێزی پێشمەرگەی نووسیوە ئەو باسی پارتی پێشڕەوەکە ئەو باسی سربەخۆیی کۆمەڵەکە ناوەکەی کۆمەڵەی مارکسی لینینی بووە و هەموو کارێکی بۆ ئەوە کردووە کە خەباتی چینایەتیەکەی تا بتوانێ کاری لەسەر کا و بیکات بەڕاستی مەسەلەیەکی سیاسی ئایدۆلۆژی کە کۆمەڵی پێجیاکاتەوە لە هەموو باڵەکانی پێناویەکی بۆ نمونە ئەو هەرێمەکانی دروست کردن هەر یەکێک لە هەرێمەکان یعنی بڵێن بەشێک بۆ لە کۆمەڵە کە کاری تیابکە و هەرێمەکانیش هەموو باڵەکانی ناویەکێتی تیا دوای شەهیدبوونی ئارام هەر بە 3 مانگ کۆبوونەوەیەکی گشتی کرا پێش هەموو شتێک کۆمیتەی هەرێمەکان هەڵبەشێنرایە ناوی کۆمەڵەی مارکسی لینینی گۆڕا بە کۆمەڵەی ڕەنجەرانی کوردستان مەسەلەی سەربەخۆیی کۆمەڵە هەر لە ناوانانەما بەڕاستی هەمووی تێکەڵکرا لە بۆ نمونە یعنی لە 84 هودنەکەی 84 مەجموعەی پێشمەرگە و کابرانی و ئەمانە ئاهاتن سەردانیانەکردێن مام ڕۆستەمەوان بە سوحبەتەوە پێکەنین ئەیانوت بە کۆمەڵەیانەوت شۆرمەلە یعنی کۆمەڵە لەگەڵ شۆڕژگێڕان وا تێکەڵ بوو هیچ سەربەخۆییەک هیچ شتێک نەمابوو بۆ کۆمەڵە هەتا ئەوە بوو وردە وای لێ هات ئیتر وەکو باسمان کرد وەکو کاک عەلی جوانشی کردەوە مەسەلەی ڕاست و چەپ و جیاوازیەکان و خلافەکان هەر لەسەر ئەوە هەر لە بیدایەتی دروستبوونی کۆمەڵەوە هەبووە بەڵام لەم ئەخیرا ناویان نا کوردستانی عێراقی ئارامی شەهادی ئیتر بە تەواوەتی با پێ بڵێم ئەوان کە بەحساب لە کۆنگرەی یەک لە 1990 کاتەگیرا بەحساب حەلی کۆمەڵەیان کرد من بە ئاشکرا لە نووسینا وتومە ئەمە بەیان وەفات بوو بە ڕەسمی بۆیان دەرێنە ئەینا هەر لە دوای سیویەکی 1970ەوە کۆمەڵە بەرەو لاوازبوون چوو لە ناوەڕۆکی چینایەتی بەتاڵ کرایەوە لە هەموو بیر و بۆچوونەکانی ئارام بەتاڵ کرا هیچ شتێکی کۆمەڵەی مارکسی لینینی بە کۆمەڵی ڕەنجەرانەوە نەما کۆمیتەی هەرێمەکان نەڵۆشایەوە ناوەندی کۆمەڵە دروستکرا بە کەیفی خۆیان ئەنواع و ئەشکاڵ تێکەڵ و پێکەڵیان کرد